بە مەبەستی ڕێخستنی بۆنەکانی ڕاپەڕین و نەورۆزی کەرکووک بەرپرسی پەیوەندی و ڕاگەیاندنی حیزبە کوردستانیەکان لە بارگەی مەڵبەندی یەکێتی لە شاری کەرکووک کۆبوونەوە. لە کۆبوونەوە کاتیش خرایە سەر ئەو هەنگاوانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەو بۆنەویادانە بەبێ هاتنە پێشی هیچ گرفتێک بەڕێوە ببرێت. دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوا کرا بە زووترین کات پارتی و یەکێتی ڕێک بکەون لەسەر کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئاساییکردنەوەی بارودۆخی سەربازی شارەکە. ئەمڕۆ ڕێکەوتی 4 سێ 2019 بە بەشداری نوێنەری حیزب و لایەنە سیاسەکانی کەرکووک کۆبوونەوەیەکی هاوبەش ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا سەرجەم یادەکانی هەڵەبجە و نەورۆز و ڕاپەڕینی کەرکووک بڕیاری لێدرا هەومان پێکەوە دوور لە مۆرچی حیزبی و بەگیانێکی نیشتیمانی و نەتەوەیەوە ئەم یادانە بەرز و پیرۆز ڕاگرین. دوو هاوکار لە کۆبوونەوەکەدا داوا کرا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کاری بەپەلە بکرێ بۆی کاڵاکردنەوەی پرسی کەرکووک و کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک و دانانی پارێزگایشی کورد بۆ کەرکووک. هەروەها لە کۆبوونەوەکەدا داوا کرا پرسی ئاسایی و سەربازی لە کەرکووک پێبێنێت کە ئێستاکانە کەرکووک کە هەمووتان ئەزانن بارێشینە ئاسایی هەیە ئەو بارەشی عەسکەتاریەتە دەڕەڕاوشەری هەموو خەڵک دروست کردووە وەک ئەوەی لە شارێکی مەدەنی بچێت تەنها کەرکووک بڕە شارێکی عەسکەریە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی ڕاگەیاندنی باری سەربازی لە شارەکە کورد بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا دەکات و ناتوانێت وەکو پێویست بۆنە و یادەکانی بەرز ڕابگرێت. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی بە پێویستی دەزانێت ئەو بارودۆخە سەربازیە لە کەرکووک کۆتایی پێ بهێنرێت و تاکو بتوانرێ بێکەم و کورتی و گرفت بۆنە و یادەکان بەرز ڕابگیرێن. بەرپرسی پەیوەندیەکانی یەکگرتووی ئیسلامیش لە کەرکووک دەڵێت ناکۆکیەکانی نێوان هەردوو حزبی دەسەڵات کاریگەری کردوتە سەر یادکردنەوەی بۆنەکان لە شارەکەدا. و لیزنێر سەردانی لانی پەیوەندیدارەکە بۆی پاراستنی لیزنی ئەمنی لەسەر ئەسوی ئەو هێزەیە کە ئێستا لێرەیە بۆی ئەمنێتی خەڵکەکە بپارێزن و هەموو لایەکمان بە مشتەرەکی وتارمان هەبێت لەسەر قەڵا و بەیاننامەمان هەبێ و هەموو حیزبەکان لەو کاتەیە بە مشتەرەکی بۆنەکانەکەنەوە و لایەنی ئەمنیش دەبێت بەحەقەت بە مەسئولیاتی خۆی هەستێت چکۆیسە وەزعی کەرکووک وەزعێکی ناهەموارە و ئێمە داوامان لە یەکێتی و پارتی کردووە لە کۆبوونەوەکەمانە کە بە زووترین کات وەزعی کەرکووک بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاسایی بکەنەوە و پارێزگاری کەرکووک دابنرێ بۆی زیاتر بتوانین ئەو بۆنانە بە بەڕێکوپێکی و بەبێ کێشە و مشکیلە وەکو ساڵانی ڕابردوو ئەرقەلەی تێ نەکەوێت بۆی بە هەموو لایەکمان بتوانین ئەو بۆنانە بە شێوەیەکی جوان بەڕێوەبەری. ئەو بۆنانە بۆنەیەکی نەتەوەیی یەکێتی و پارتیش نەبێ و بۆنانە هەرێبێ زیندوو ڕابگیرێت بەڵام لە هەمان کاتە ناکۆچی ئەوان کاریگەری هەیە لەسەر بۆنەکان چونکە لە نەتیجەیە هەر حیزبێک و توانیەتی بەشە لە کۆمەلگا لە دەوری خۆی بەئاڵێنەوە ئاراستەی بکە بە شێوەیەکی تر و ئێمە داوامان کردووە و برادرانی یەکێتیش داوایان کردووە کە حیزبەکان فشارێک دروست بکەین لەسەر یەکێتی و پارتی بۆ ئەوی بگەنە ڕێکەوتن و کەرکووک لەوە زیاتر هەڵ ناگرێ و خەڵکی کەرکووک و کەرکووک شایانی ئەوە نین لەوە زیاتر ئەسێت بدرێن. دوای بەدەستەوەدانی نیوەی خاکی کوردستان و کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان کورد لە کەرکووک ناتوانێت بەبێ مۆڵەتی ئیدارەی شارەکە و ئەو هێزە سەربازیە کە مەلەفی ئەمنی شارەکەیان بەدەستە بۆنە و یادەکانی خۆی بکاتەوە. ئەمەش هۆکارەکەی بۆ ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی دەگەڕێتەوە کە ناتوانن ڕێک بکەون و دۆخی ئەمنی و سیاسی شارەکە لە بەرژەوەندی کورد ئاسایی بکەنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.